مامۆستایانی درۆزن. پێویستە هۆشیار و ئاگادار بین لە هەر کەسێک بەرەو گۆمڕاییمان ببات با فێرکردنی هەڵە و درۆ. جارێکی دیکە یەکێک لە مەزنترین تەحەدا کە هاتە پێش عیسا نەک ڕوبەڕووبوونەوەی دووڕوویی وەکو پێشتر لە ئینجیلی مەتا بینیمان، بەڵکو ڕوبەڕووبوونەوەی مامۆستایانی درۆزن و ساختە کە بیر و باوەڕێکی درۆ و ساختە فێر دەکەن. سەرچاوەی ئەم بیر و باوەڕە ساختە و پوچە پێشەوایانی ئاینی بوو، بە تایبەت فەریسیەکان کە کۆمەڵەیەکی ئاینی بوون. هەروەها کۆمەڵەیەکی ئاینی دیکەش هەبوو پێیان دەگوترا سەدوقیەکان، ئەوانیش بیر و باوەڕێکی ساختە و پوچیان هەبوو. عیسا هات و بەرنگاری ئەو بیر و باوەڕە ساختەیەی کرد کە لەلای ئەو دوو کۆمەڵەیە هەبوو و لەبەر ئەوەی ئەو کەسانە پێشەوای ئاینی و مامۆستایانی گەل بوون، بۆیە کاریگەری گەورەیان هەبوو لەسەر گەلی جوولەکە. گەلیش بۆ داواکردنی یارمەتی و ڕاواشکاری و ڕاستپاردە ڕوویان دەکردە ئەو پێشەوایانە وەکو پێشەوا و شوان و مامۆستای ئاینی. بێگومان خودی نێردراوەکان لەژێر کاریگەری فێرنەکانی ئەوان بوون، چونکە پێش ئەوەی عیسا بانگهێشتیان بکات تا ببنە قوتابی ئەوان لەژێر ئەو فێرکردنە پوچانە بوون. بۆیە عیسا ڕوبەڕوو بەرنگاری ئەو فێرکردنە درۆ پوچانەی دەکرد. بەڵام لە هەمان کات وەکو پێشتر بینیمان قوتابیەکانی فێرکردنێکی دروست و ڕاستیەکی مەزنی دەکرد، چونکە وا ئەوانیش تووشی فێرکردنی ساختە و پوچ دەبن لە کاتی خزمەتکردنیان و جێبەجێکردنی فەرمانە مەزنەکە. کەواتە لێرە داوانەیەکی کارامان هەیە و عیسا فێری قوتابیەکانی دەکات دەرئەنجامی تێرکردنی 4,000 کەس لە ناوچەکانی بتپەرستان. پێشتر باسی ئەم پەرجووەمان کرد، وانە کاراکەی ئەم وانەیە لە ئینجیلی مەتا 16:5 دەبینین. کاتێک قوتابیەکان گەیشتنە ئەو بەری دەریاچەکە، بینیان لە بیریان چووە لەگەڵ خۆیان نان ببەن. عیسا پێی فەرموون وریابن ئاگاداری هەویرترشی فەریسی و سەدوقیەکان بن. لەبیرتان بێت ئێستا ئەوان لەو بەری ڕۆژهەڵاتی دەریاچەی تەبەریادان کە 4,000 کەسی تێر کرد و خەریکن دەگەڕێنەوە بۆ ئەو بەری ڕۆژ ئاوای دەریاچەی تەبەریە کە لەم ناوچەیە پێش ئەوەی بپەڕێنەوە 5,000 کەسی تێر کرد. نێردراوەکان گوێیان لە عیسا بوو کە ئەمەی فەرموو، بۆیە گوتیان. لە ناو خۆیاندا گفتوگۆیان کرد و گوتیان ئەوە بۆیە وا دەڵێت چونکە نانمان لەگەڵ خۆمان نەهێناوە. وا بیریان کردەوە چونکە عیسا وشەی هەویرترشی بەکارهێنا. عیسا دوای ئەوەی 4,000 کەسەکەی تێر کرد، 7 سەبەتەی گەورەی پڕ لە نان و ماسی مایەوە. بێگومان خۆراکی زۆریان هەبوو کە لەو بەری دەریاچەکە بوون. ئێستاش دەریاچەکەیان پەڕیەوە و نانیان پێنەبوو. هیچ نانێکیان لەگەڵ خۆیان نەهێنا بوو. وا بیریان کردەوە کە عیسا لێیان زویر بوو چونکە نانیان لەگەڵ خۆیان نەهێناوە. جا عیسا فێرکردنە پوچەکانیان هێنایەوە یاد. عیسا هۆشداری دایە قوتابیەکان لە فێرکردنی ساختە و پوچی فەریسی و سەدوقیەکان. ڕێگەم پێ بدەن کەمێک باسی باگراوندی فەریسیەکانتان بۆ بکەم. ئەو پێشەوە ئاینیانە نەریت و ڕاستی خودایان یەکسان کرد. لە ڕاستیدا زۆرجار نەریتەکانیان لە پایەیەکی بەرزتر و بڵندتر لە وشەی خودایان دانا. ئەوەش بوو بە هۆکاری دووڕوویی. ئەوە فێرکردنە پوچەکانی فەریسیەکان بوو. کۆمەڵێکی دیکەش هەبوو وەکو گوتمان ئەوانیش سەدوقیەکانن. ئەوانە بە تەواوی پێچەوانەی فەریسیەکان بوون. بیرروکەی فریشە و دیاردە
بە جوویەکان لە سروشت بەدەر هەستانەوەی دوای مردنیان ڕەتدەکردەوە بە شێوەیەکی گشتی ئەلمانی بوون. ئەمڕۆژ تەنانەت لە نێو کۆمەڵە مەسیحیەکاندا لەوانەی خۆیان بە مەسیحی دەزانن نەریت و کردداریان هەیە دوورە لا فێرکردنە ڕاستەقینەکان کە ڕزگاری بە نەعمەتە لە ڕێگەی باوەڕ. کەسانی لیبرالیشمان هەیە خۆیان بە مەسیحی دەزانن بەڵام هەستانەوە و خودایەتی مەسیح ڕەت دەکەنەوە. هەموو ئەو شتانەش بە ڕوحانیەت دەزانن. دەڵێن کە عیسا تەنها مامۆستایەکی چاک بوو و دەبێ شوێنکەوتەی ئەوە بین فەرموویەتی. کەواتە لێرەدا عیسا سەبارەت بەو دوو کۆمەڵە لەگەڵ قوتابیەکانی دەدوێت. بیریان هێنایەوە کە 5,000 کەسی تێر کرد بە 5 نان و 2 ماسی. هەروەها 4,000 کەسی تێر کرد بە 7 نان و چەند ماسیەکی بچووک. دەشزانین چەندیان لێمایەوە. ئەوەی عیسا دەیفەرمووێ چۆن بیر لە نان دەکەنەوە و نیگەرانن بۆ ئەم بابەتە دوای ئەوەی پەرجووی تێرکردنی خەڵکتان بینی نەتان بینی چیم لەو نانە و ماسیانەم کرد. عیسا لە ئینجیلی مەتا بەشی 16 ئایەتی 11 و 12 دەفەرموێت چۆن تێناگەن من باسی نانم بۆ نەکردن ئاگاداری هەویرترشی فەریسی و سەدوقیەکان بن. اینجا تێگەیشتن کە ئەو لە هەویرترشی نان ئاگاداریان ناکاتەوە بەڵکو لە فێرکردنی فەریسی و سەدوقیەکان. عیسا هۆشداری بە قوتابیەکانی دەدا لە بیر و باوەڕی پوچ و ساختە کە ئەو دوو کۆمەڵە فێریان دەکەن. کاتێک کلێسا لەدایک بوو مامۆستا درۆزنەکان بەردەوام بوون لە بڵاوکردنەوەی گومڕاییەکانیان و بوون بە تەحەدایەکی مەترسیدار. فێرکردنە درۆ و پوچەکانیان لە پەیمانی کۆنەوە دەستی پێکرد و گەیشتنە پەیمانی نوێ و تا ئەمڕۆژ. پۆلسی نێردراو لەگەڵ مامۆستایانی درۆزن قسەی کرد. لە سەدەی یەکەمی زانیەوە پۆلسی نێردراو سەرکۆنەی فێرکردنەکانی ئەو خەڵکەی کرد کە خۆیان بە نێردراوی مەسیح ناساند بەڵام لە ڕاستیدا نوێنەری شەیتان بوون. کۆرنسۆسی دووەم 11-12 تا 14 کەواتە پێویست بوو پۆلسی نێردراو بەرەنگاری و ڕوبەڕووی ئەم شتە نێتەوە کاتێک گەشتەکانی موژدەدانی ئەنجام دەدا. چونکە خودی پۆلس گوتی کە شەیتان دەتوانێت شێوەی خۆی بگۆڕێت بۆ شێوەی فریشتەی ڕووناکی. مامۆستا درۆزنەکانیش ئەم شێوازە بەکاردەهێنن. ئەو مامۆستا ساختە و درۆزنانە ئێستاش هەن. پۆلسی نێردراو ئەمەی سەرکۆنە کرد. پۆلسی نێردراو هەرشداری دەداتە شێخانی کلێسا لە شاری ئەفەسۆس و دەڵێت هەروەها لە نێو خۆتاندا خەڵکانێک پەیدا دەبن کە ڕاستی دەشێوێنن تاکو قوتابیەکان بەلای خۆیان ڕابکێشن. کردداری نێردراوان 20 ئەوەش بە کردەیی ئەنجام درا. ئەوەش یەکێکە لەو هۆکارانە کە وای کرد پۆلسی نێردراو یەکەم نامەکەی بنووسێت بۆ تیمۆساوس کاتێک لە شاری ئەفەسۆس بەجێی هێشت تا ڕەفتار بکات لەگەڵ شێخان و پێشەوە گیانیەکان و مامۆستا درۆزنەکان کە ڕاستی خودایان بەجێهێشت. مامۆستایانی فێرکردنی پوچ ئەوەش بە شێوەیەکی فراوانتر دەبینین لە نامەی پۆلسی نێردراو بۆ خەڵکی کۆرنسۆس بەشی 5 و ئایەتی 6 و 7. لەم دوو ئایەتەدا پۆلسی نێردراو هۆشداری دەداتە تەواوی کلێسای کۆرنسۆس کە خۆی لە هەویر ترشە کۆنەکە پاک بکاتەوە. واتە کاریگەریە بەدەکان کە بە هەویرترش ناوی برد. کۆرنسۆسی یەکەم 5-6-7. عیسا ئەم وشەیەی بەکارهێنا لەگەڵ قوتابیەکان و لێرەش پۆلسی نێردراویش بەکاری دەهێنێت لە فێرکردنی کلێسای عیسای مەسیح کە پابەند و هۆشیار بێت لە مامۆستایانی درۆزن و پێغەمبەرانی درۆزن و ساختە. لێرەدا تەحەدایەکی زۆر گەورەمان هەیە سەبارەت بە جێبەجێکردنی ئەم بنەمایە. ڕێگەم پێ بدەن ئەم بنەمایە دووبارە بکەمەوە
تا بتوانین بگەین بە پرسیاری پەیڕەوکردن. پێویستە هۆشیار و ئاگدار بین لە هەر کەسێک بەرەو گومڕاییمان ببات بە فێرکردنی هەڵە و درۆ. ئەم بنەمایەش دەمانبات بۆ پرسیاری پەیڕەوکردن چۆن بتوانین دوور بکەینەوە لە کاریگەری بیرروباوەڕی درۆ. وەڵامی زۆر هەیە بۆ ئەم پرسیارە، بەڵام با بە دوو وەڵامتان پێ بدەم. وەڵامی یەکەم پەیوەندی بە پێشەواکانەوە هەیە. ئێمە پێویستیمان بە پێشەوای ڕاهێنەرمان هەیە لەسەر فێرکردنی دروست. پۆلیسی نێردراو لە نامەکەی بۆ تیتۆس بەشی 1 ئایەتی 9 دەڵێت کە تیایدا پۆلیسی نێردراو دەگەتە لووتکی شایستەبوونی پێشەوا ڕوحیەکان لە کڵێسا. دەست بە پەیامی متمانەوە بگرێت کە بە گوێرەی فێرکردنە تاکو بتوانێت بە فێرکردنی دروست خەڵک هەن بدات، سەرزەنشتی بەر هەڵستکاران بکات. وەڵامی دووەم، ئێمە پێویستیمان بەوەیە کە لە کتێبەکان بکۆڵینەوە بۆ ئەوەی دڵنیا بین کە ئەوەی وا فێری دەبین ڕاستیەکی خوداییە. لە جیهاندا مامۆستای درۆزینی زۆر هەن، بۆیە پێویستە ئێمە لە کتێبەکان بکۆڵینەوە، چونکە بەبوونی دەقا پیرۆزەکانی کتێب دەتوانین جیاوازی بکەین کە ئەوەی دەیبیستین دروستە یان دروست نییە. کتێبی پیرۆز ئەو مەرجەعەیە کە دەبێ هەمیشە بۆی بگەڕێینەوە تا دڵنیابین لە فێرکردنی دروست. لە کردداری نێردراوان 11-17 دەخوێنینەوە. سڵاوێک بۆ دانیشتوانی بێریە. کاتێک پۆلیسی نێردرا و سیلا و تیمۆساوس گەیشتنە ئەوێ دەڵێ بەو پەڕی پەرۆشیەوە پەیامێکیان وەرگرت و بۆ دڵنیابوون لە ڕاستی قسەکانی پۆلس ڕۆژانە لە نووسراوە پیرۆزەکان وردەبوونەوە. ئێمەش دەبێ ڕۆژانە لە کتێبەکان ورد ببینەوە بۆ ئەوەی بزانین کە ئەم شتانە وەکو ئەوەیە کە لە مامۆستایان و پێشەوایان دەیبیستین. ئەمە خاڵێکی زۆر گرنگە.